سڵاتان لەبێت. ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی پایتەخت بەشی پەرستاری فریاکەوتن هەڵسان بە ئەنجامدانی گەشتێکی زانستی و مەیدانی بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێری خۆشەویست بۆ ناسانی گشت بەشەکانی نەخۆشخانە بەگشتی و هەروەها ناسانی بەشی فریاکەوتن ئیمەرجێنسی ڕۆم بە شێوازێکی تایبەت بۆ ئەوەی زیاتر ئەم بەشانەی نەخۆشخانە و بە تایبەتی بەشی فریاکەوتن لە فێرخوازان بگەێنین و هەروەها پێیان ئاشنا بکەین بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای زانستی قوتابیان و هەروەها بۆ بەرچاوڕوونیەک بۆی لە ڕۆژانی داهاتوودا کە دەبن بە پەرستاری فریاکەوتن بتوانن بە شێوازێکی جوانتر و گشتگیرتر بابەتەکانی پەرستاری فریاکەوتن ببینن و هەروەها فێری چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆش ببن بە هیوای ئەوەی کەوا ببێتە هۆی سوودگەیاندن بە قوتابیانی بەڕێز